لە یەکێک لە یاریەکانی هەفتەی دووەمی خولی ئەستێرەکانی عێراق و لە دێربی کوردستان زاخۆ پێشوازی لە نەورۆز کرد. قوڕانی شاری سلێمانی هەرزوو گورزی خۆیان وەشاند و لە خولەکی حەود ئەحمەد مەحموود نەورۆزی لە یاریەکە بە گۆڵ یەکەم پێشخست. نوروز في أول محاولة على مرمى زاخو يسجل أول أهداف المباراة. لاحظ صيفان عمر الحارس يتألق في مرة أولى لكن شيش. قوڕانی خابوور دەستیان بەسەر یاریەکەدا گرت و باشتر دەردەکەوتن. کۆمەڵێک دەرفەتی باشیان بۆ ڕەخسا تاوەکو ئەنجامەکە یەکسان بکەنەوە. بەڵام یاریزانانی زاخۆوەک پێویست مامەڵەی دروستیان لەگەڵ تۆپ نەکرد. عیماد عیسای گۆڵپارێزیش لە زۆربەی هێرشەکان لە ئامادەی تەواودا بوو بۆ گێڕانەوەی تۆپەکان. نەورۆز ناو بە ناوەجێ پەنجەی خۆی لە یاریەکە نیشان دەدا، بەڵام نیوە یەکەم گۆڵی زیاتری بەخۆیەوە نەبینی. لا نیوەی دۆم هەردوو تیپ هەوڵەکانیان کاراتر کرد بۆ تۆمارکردنی گۆڵی زیاتر. نەورۆز دەیویست بە تۆمارکردنی گۆڵی دووەم زیاتر بارودۆخەکە بخاتە خزمەتی خۆی تاوەکو سەرکەوتن مسۆگەر بکات. بەڵام عەلی کاظمی گۆڵپارێزی زاخۆ بەرپەرچی زۆربەی هێرشەکانی دایەوە. بطاقة صفراء على علاء رعد. هنا أسرست ممكن ثاني الآن عملية الهجوم. حارس المرمى يلعب دور المدافع علي كاظم وهدف ثاني خلاص لكن مرت لا خولەکی 95 لەم حاڵەتە زاخۆ تەواو نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ. ناوبشوان لێدانی سزای بۆ کوڕانی خابوور ئەژمار کرد. ئەمجەد عەتوان بە سەرکەوتووی جێبەجێ کرد و ئەنجامەکەی بۆ زاخۆ یەکسان کردەوە. یاریەکەش بە یەکسانی و بە گۆڵێک بۆ هەر لایەکیان کۆتایی هات. بەم شێوە هەردووتی بۆ دووەم یاری لەسەر یەک نەیانتوانی سەرکەوتن تۆمار بکەن و تووشی دووەم یەکسانی هاتن بە دوو خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندن. حوسێن محەممەد کەناڵی پێیان.